سمینار پێشانجانەی ئەکرێتەوە ئێمە زۆر سوودی لێ بینین بە زۆر ڕوانگەوە ئینەوە ئەحمەدە هەر لە مناڵیەوە دوریای وەقتی باڵندە هەبوو بەڵام ساڵۆنیەوە بن تاواتی فرس بەختەوە هەر کەسێک هەر زیارەتی من ئامان بەڵامی بەمەوە هیچ نەدۆست لەزە باسی ڕێنگمان بۆ کە کاک ئەحمەد باش کاک پێشەکی بە خێراتتانەکەم دەستخۆشی لە کارسۆرانەکەم لە کارسوانە کارسالات میش هەروەکو کاک ئەحمەوتی کولیای بەختەوکردنی زێبرا و کاتە دێمە حەزمان لێوی زێبرا نەبوو پرسمان بەخێوە دوای زێبرا حەزم لە بنغالی زۆر پرسی بنغالی لە ڕەنگەکانی بنغالی بە تایبەتی مجموعی ڕەنگی هەیە زۆر شتێکی جوان تا ئیسا من وەکو خۆم چەند ساڵە بە خێویانەکەم نەگەیشتومەتە ئەو ڕەنگانە مجموعی ڕەنگی جوانم هەیە تا لەخوا بە زیابێ ئانی زۆر دەرمەن و زۆر دەرمەن وەکو زێبراکەش لەخوا بە زیابێ مجموعەیەکی جوانمانەیە لەوە کاک ئەحمەدیش بەیەکەوە پرسیارێکتان هەبوو لە خزمەتمانە کاک ئەحمەد گە تۆ پرسیاری دەربارەی ڕەنگشتووە باسی تەفرات زیاتر تویاوە ئەوە لا حەزەکەم ڕەنگی ئۆرنج بڵین بۆوە مەربوو بە سپی بۆ یعنی ئەوە بەجۆری تەدریجی ڕەنگەکان بۆ یعنی چۆن دروست دەبێت بۆ ئەوە مەربوو بە مەسەلە بەدوانەیە زۆر مەربوو بە بیبەرە پێش زۆر بە زەحمەتی توانی دروستی کرد چەند ساڵێک خۆی لە هەموو شوێنێک ژیانە فوت ئۆرنجیان تەفراتی باستین ئەو ڕەنگانەی کە قورسن ڕغبەتیان هەیە و خەڵک زۆر زۆر حەزی لێیان هەیە لەبەرەوەی نێریشیش بۆ نمونە تۆ دێ فوت ئۆرنج دروستکەی ئاسانی ناگەێت چەند بۆ ناگەێت چەند خێرێک دێت تا بێ ئەوەی خۆی یەکتۆز دەبارەی شکر و هەیکەل زۆر گەورەی ئێستا من دەستێکمێ وەسەط بڵێ پێکەی نێرەکەی منێک حەجمی گەورەترە من بە یەک مەرحەلە ئەتوانم بەقەدەر نێرەکە دروستکەوە بە دوو مەرحەلە ئێستا من هەڵگەڕێ ئەبێ بێ گەورە بێت ئێستا من بەعەکسەوە نێرێکی گەورە بێ لەگەڵ یاومە لەمەیەکی بچوو بەشەکانە زۆر زۆر گەورە دەبێت و ویستم بیێنم ئەمڕۆ بۆ ئێرە بەس بەڵام نەمتوانین لەبەر ئیزمدا ئاڵێم لێ بچوو بێ منیش خۆ چوو تێکنێ ئەوانی کە بێچی جوانیە تا ئیستا ئەو چوتەی من وایە مێیەکەی بچووترە لە نێرەکە ناڵێم بچوو بچوو ئەنی مێیەکە بچووترە لە نێرەکە و بێچی زۆر زۆر جوانیە حەجم گەورە باشەوە بۆ بەگشتی بەچکە بەردۆری ناڵێ لە ساسە والله من وەکو شخصی خۆم کە بۆم دەرکەوتە بێ بۆ ژووری خۆم ئازام نازانم برادەران ڕەحیان چۆنە بۆ ژووری خۆم سات و گەرما دەوری هەیە بۆ نێرونی لە بەرنامەشە لە ناشناو جوگرافی جۆم لێ بۆ باسی گەرمی ساتی شوێنەکە بۆ نێرونی ئەو پەیدا وەڕێی خۆم من وەکو خۆم نێرم زۆرترە لە لە پەنجاب بەچێ بێت بەلانی کەم و سیانیە دوای بۆ تێکم جۆ بووی یەک سال أردوغان أردوغان دبر واحد من واقع دبر يستمر على شيء حاصل هو نبغى أصلا كيف قد يشتغل في شيء عادي كذا كقال زباج وسط يعني وسط يا كوريا أو كذا لو أنا ذكر بچی جوری به اخلاق فلان است که کسی برای کی تداول به شرط نیست قوی نبرم شرط نیست قبول بچه که این اگراز نیامشی علمی فازیه کارن ابی بی گوره نبود بی گو ابیش وارد من میگم پارک نبازار چوب یام نداری چی گوره
چەند جارێک بێچوو لێ کردو بێچووەکانیان زۆر گەورە دەبێت نازانم ئایا دخماتی ئەو دایکە گەورەیە مۆسەد ئەوان نازانم کاکێری ڕاستەکە قسەی جوانە شەرت نییە ئەو مێی کە منی شەمە بچۆلێن لەوە پێش ئەو دایک و باوکی جوان بۆ و دایک و باوکی چی شتێکی جوان بۆ پێویستە ئەو بێچ و جوانانایە دەست خۆش بۆ بۆی کەس کە تۆ زێدەگە بینی بچوو بێت نیاز نەبێ بۆ ئەوەی کە نیاز نییە جوانە دەست خۆش زێبراوە تا ڕەنگە زۆر زەرترە لە هەبارە بەدەست خێوگەڕەکە خۆی دو جار ڕێگەکە دروست کە ئەو بە هەبارەکەی گەورە زێبراوە ئازاد نازانم هاوڕێیان بەڵێ خۆی تەفرەکە بۆ ڕەنگی دروست زۆر ڕاستە من پرسیارێک مێز ئەحمەدێ بۆتان ئەو ناوانە داتان ناوە بۆ شێوەی زێبرا تقریبا گەوانیان بە چارەزایەکمان نەبەر دڵنیە زەن زانیە گەورەنەوە حەڵوای ئەدەوێتن یعنی ئەو شێوانە ئاسان بۆچی باسی ناکەن هەموو کەسێکی تێ ئەم ناوانەی ئێمە زیاتر بەکارێک عیلمیە بەخێوگەریشی ئوروپی جیهانی ئەو ناوانەیە داناوە ئەمە دیفاعی خۆمان دەرماتێنە فرمونا حواي بينزي بيلا فاون يعني حواي قلنا قبرش ليرتي كثير من قبرش لا شيء أوين عاو تو توالي بوصف كوبيلي جدوايو بعلميا رسمي وەکو زێبراوە کاک سۆران و کامیزمان و کاگێروان لێم باشترن بەعام زێبرا یەک دوحنی چەند وڵاتێکێ زێبرا هەیە ئینگلیسیە هەیە جنوبی ئەمریکایە ئەوروپی هەیە ئەوانەمانی بەسلایەن هەیتر باوەڕ ناکەم زۆر قسابەوە بڵێ بڵێن ئەمە زێبرایە تەواو تر ناڵێ ئەمە زێبرا نیوزلەندا هەیە کاکی خۆیە نیوزلەندا کەڵفەی خۆی هەیە و لە عالەما حیساب چوار پێنج هەپارە ئەستورالی من یەکمدا ڕستێ بەخوازم شەشە حەوتە یعنی بەڕاستی ئەبێت ئێمەش لەوانە تێبکەین یعنی جیان بکەینەوە ئەمە ئەوروپیە ئەوە ئینگلیسیە بەڵێ من سوالێکم لە کاک سەکۆ کاک ئەحمەد دەستخۆشیتان لێگەم زۆر دەستان خۆش بووە ئێمە مسەکانی جەنابتانمان بینیوە بەڕاستی خزمەتی پێوە دیار بۆ حەجمێکی جوان و ڕەنگێکی جوانیان بۆ ئیحتیمام بە سامانە نان کە لە وڵات خۆمانە هەیە تەجروبەیەکی بکەن یان ئیحتیمام بە شیلانە یان ئیحتیمام بە شتێکی خۆمان نان ئەوە بە سامان و شیلانە سەبەب چی؟ خۆم حەزەکەم هیچ دەقی یەک شات قساس لە یەک یاکە لەوەی بتوانم کەمە ئەنجام ناتوانم جۆرێک باڵندە بەخێوکەم بەڵام ئەگەر یەک جۆر بەخێو بکەیت بەتەوەر بە خۆت هەیەی بەرەو پێشەوە وەکو شەخسی خۆم دەستیشە خۆش بێ بەڵام وڵای منیش وەکو خۆم بڵێم بۆ هەمبووە بۆ ئەوەی لەم نەکردو مەسەلە شیلانە یان سامانە هەبوو بێ بەس بۆ خوێنیە بۆ تەجروبەیەکی مەسەلی نەکردووە خۆ خۆشە دەیری کێویانە ئیشیانە سەرکەی شتێکی خۆشە بەڵێ کاک سەکۆ من پرسێکی جەنابتان بینی وشەوە دەڵە چێبوو زۆر جوان بوو بەلامەوە شتێکی زۆر جوان و نادر بوو حتا هێنەمە پێشەوە ئایا چەند بەڵەکت هەیە بۆ ئیحتیمامی پێدایی لەو شتە جوانانە زیاتر کاسارا دەست خۆش بێ من هیچ خۆت حەزم لە بەڵەکێ زۆر حەز لە بەڵەکێ بەس هەیە حەزم لە بەڵەک نیە هیچ حەزەکێ مەسای حەزی لە ئۆرنجە حەزی لەخوا بەزیابێ لەگەڵ یا ڕۆژ بوو لەگەڵ یا ڕۆژ بوو سواس دەکەم دەست خۆشیش پرسیارێکمان هەیە ئەگەر پرسیارێک هەیە لە کاک سەکۆ و پرسیارەکە ئەوەیە کوم باسمان ئەگەر کاک سالارە لە سلێمانیە چوار ڕەنگ کەناری کە لە ساڵەکانی 60 و 70 کە ئیتیمامی دینیراوە هەرو چوار ڕەنگە بووە یا پێنج ڕەنگ بووە ئێمە چی بکەین بۆ ئەوەی
کە خۆت ئەزانی کاک ئەحمەد و کاک سەکۆ دەزانی ئەساس زێبرا ڕەنە ئەساسەکەی کە ڕەساسیە بۆچی ئێمەوە بین خەڵک کەس بین لە ئۆرنج کاتەوە بین لە سپی کاتەوە بین لە ئێزابێل کاتەوە ئەی ئێمە چ کارێکین بۆی کە هەوڵیەوە بێت چکە گە بتەوێت حەج ڕەنگە لەو ڕەنانە گەورەی حەجمەکەی یا ڕەنگی تازەش هەبێ ئەبێ ئەساسەکە و هەبێ ئێمە حەزمی باسەوە ئەساسەکە بە کێوتەرا بکەن کە ئەبێ ڕەنەکان هەر یەکە و چ باڵێن بێرە پیاڵ هەڵایی کە خۆی پێوتێ قاوەیی ئەویش ئەساسیە و ڕەساسیش ئەساسیە و ڕەنەکان ئەوە باسەکەن کە بۆی خەڵک پێ بگات ئۆرنج و ئەوانە هەمووی ئەسڵا لەوانەوە گیراوە و دۆست زێبرا بۆی لە ڕەنگی ڕەساسیەوە ئوروپیەکان خۆ ناکرێت ڕەنەکانیان بێت بەنسبەت ئەوەی پێترۆڵی ئۆرنج مەفهومە یان چەند ڕەنگێک مەفهومە ئەوە ئەتوێتە سەر ئەگەر ڕێزمان چاو لێکردێت بۆ نمونە ڕێگەی بیستێ فڵان کەس ئۆرنجی چکە پێش هەڵە میش هەر حەزم لە ئۆرنجە کە نازانێت زێبرا بەحرە چەندەها ڕەنگی جوانفی هەیە لە ئۆرنج بەڵام گەشتەکە چوو مێشکی هەرەو شتێک مشتەکە واقعیە کاری ئێوە چییە؟ ئێمە هەمومان بەڕێگەی کاری ئێمە چییە؟ یعنی بۆی ئێمە بتوانین بەڕێگە ڕاستەکە بڕۆین پرسیارێک بۆ جوان بوو ئەگەر بمانەوێ ئەو ڕەنگانە ساڵۆک و خۆم زۆری ڕەنگم هەیە یەک نوعم نییە حالێ ئیسا ئۆرنجم کەمترە لە ڕەنگەکانە بەس ئەوەی کە تۆڵی چۆن خۆشەویست بێ مەسەر ناو خەڵکە ڕەنگەکانی دیش بەس بە پێشەنگا و بەم سیمینارانە ئەکرێت من ئەگەر بۆلێک نەبێ لە ماڵ و بیەنم پلەی یەکەم بەدەست بێ طبعاً بۆ گەورەی حەجم دەورە بینێ لە پێشەنگان پلەی یەکەم هێنا ساڵیش ترێکی ترە بۆ ئەڵێ و مەسەلەن کاگەحمە و بۆری هێنا و یەکەمیش بووە بۆ بوو با بخەی چێکە با بۆریش وەختەوە بەڕێی من ئەم سیمینار و پێشەنگانە ئەو کاتا دوای هەموو ڕەنگەکان لە ماڵەوە بەکەوت Yes,